هەر لە سەرم بابەتە گفتوگۆی زیاتر دەکەم بەڕێز یاسین عەزیز شرۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک یاسین زۆر بەخێر بێت. ئەوانە ئەگەر دەیانەوێت زیان بە پێگەی هەرێمی کوردستان و بە حکوومەتی هەرێمی کوردستان بگەێنن، بۆچی دەست بۆ قوت و بۆ ڕزقی هەوڵاتیانە بن لە هەرێمی کوردستان؟ زۆر سپاس سنوورخان، ئەسڵاو لە جەنابت و بینەرانی کوردستان 24. دیارە ماوەیەکی چاکە دوور و درێژە کە پیلانجێڕی دژی هەرێمی کوردستان بەردەوامە. دیارە ئەو پیلانجێڕیەش خۆناغ بە خۆناغ زۆرە بابەتێکی وەردەگریانی نەوعە ئەوکان وەردەگری. پێشتر دیارە هەرێمی کوردستان زۆر جار هەوڵی لە ناوبردن و لەباربردنیدا لەلایەنی سیاسی لایەنی عسکەری بە هێرشە موشەچیەکان بە درۆنەکان، بەڵام ئەوە دیار بوو ینی زەرەر و زیانەکان لە چوارچێوەی زیاتر سیاسی دەبوون کە پێگەی هەرێمی کوردستان یان لە ناو بدرێت یان لاواز بکرێت و حکوومەتی هەرێم چ سەرکردایەتی کورد چ ئەزمموی کورد بە تەواوی لە ناو بدرێت یان لاواز بکرێت. بەڵام دیارە ئەو خۆناغە کە دیارە ترسناکترە و دیارە ئامانجەکانی هەمان ترسناکترە لەوانی پێشتر و تەمومژێکی دروست کرد و تاماوەیەکی چاک تاوای لات بوو هاوڵاتی لە ناو هەرێمی کوردستان شکوگومان دروست بکە هەتا لە دەسەڵات و لەوانە کە ئەو هەموو ئاگر دروستبوونەوە ئەو دووبارە بوونەوە ئەو هەموو زۆریەی ئاگرکەوتنەوەوانە لە شوێنە جیازیەکانی کە قوتی خەڵک و ڕاستەوخۆ قوتی خەڵک دەکەنە ئامانج شەی لە دوایە بەداخەوە ینی ئەو ئامانج بەگرتنەی هەرێمی کوردستان چوەکو حکوومەت چوەکو خەڵک کەتە قۆناغیش ترسناک کە قوتی خەڵکە کە دیارە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی کورد ماوەی دیارە خۆ ئەمە ئەوڕۆکە بەدان پێدانەکان دیارە هەتا ئێستا کاریگەری هەرێمیمان لەسەر ئەمە دوژمنایەتی هەرێمیمان لەسەر ئەگەر پێشتر بەڕاستەوخۆ دوژمنایەتی ئێستا لە ڕێی چەند گروپێکی سەگدار چەند لایەنێکی تری کە بەناو کوردیە بەداخەوە هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان و قوتی خەڵکی کوردستان و هەموو هەرێمی کوردستان بە ئامان دەگیرێت. دیارە ئەمە لە قۆناغەیەکی لایەنی دیبلۆماسی کورد زیاتر بەرەو پێش و توانی لەلایەن هەندێک هەوڵی سەرکردایەتی سیاسی کە بتوانێت جار بەجار ئەو پەیوەندیانە ئاسایی بکاتەوە لەگەر ئەو گروپ و یان ئەو لایەنانەی کا هێرشی درۆنییان موشتی دەکەنە سەر کوردستان، بەڵام ئەم جارە بەداخەوە لە ڕێی هەندێک گروپ و لایەنی تر کە هەمومان دەزانین لە چێ پاڵپش دەکرێت و دیارە ئەو دژمنانەی کوردستان و هەرێمی کوردستان و سەرکردایەتی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان دیارە ئێستا بە زۆرێککە بە نەوعچکە دایانەوەی لە هەرێمی کوردستان بدەن لە قوارەی سیاسی و ئیداری هەرێمی کوردستان بدەن. باشە کاک یاسینانی ئێستا بینیمان لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی وەزارەتی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستانیش دەڵێت کە پەکەکە لە پشتی ئەم ڕووداوانەوەیە. پەکەکە بۆچی بازاری لەنگە دەگرێتە ئامانج کە ینی کاڵای 2000 دیناری 3000 دیناری تێدا دەفرۆشێت، بۆچی قەیسەری هەولێر دەگرێت بە ئامانج؟ هۆکاری ئەمانە چییە؟ خۆ دیارە کە ئامانج لەوەی کە نهێشتنی متمانەی خەڵکە بە سەرکردایەتی سیاسی با حکوومەتی هەرێم بەوەی کە ئەو حکوومەتە ناتوانانی ژیانیان قوتیان بپارێزرێ. ینی ئەو کاتە کە ئەگەر ئەو ئامانجە دژمنانی کورد لە نێو هەرێمی کوردستان دروست بوو وەکو باسما کرد، یان تا ئەگە ئەوڕۆ ئەو بەیانەیە بە تایبەتی کە هێزی بەیانامەکەی ئەوڕۆ بە تایبەتی ئەمە بە واقعی بینانە بین کە زیاتر ئەوەی کە وەزارەتی ناوخۆی عێراقیشی لەگەڵا، ینی ئەگەر بێت و تەنیا وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان بە خەڵکشتر هەبوو هەر شکوگومانیان زیاتر دروستکە، بەڵام کە هاوبەش بۆ لە نێوان هەولێر و بەغدا ئەم پێم وایە کە واقعیەتەکی دا ئەو وەزعیان ئەو لە ئاشکراکردنی ئەنجامدانی ئەو یان ئەنجامدەری یان پاڵێنی ئەو لایەنانە. بۆیە پێم وایە ئەگەر پێشتر وەکو باسم کرد بە درۆن و بە موشک هەرێمی کوردستانیان دەکردە ئامانج، ئەم جارە ویستیان ئەو پەیوەندیەیان ئەو دڵخۆشییان ئەو ئومێد و ئەوەی کە هەیە ئەو هیوای هەیە لە نێوان خەڵکی کوردستان و سەرکردایەتی سیاسی و حکوومەتی هەرێم بە تەواوی لە ناو بن و بە خەڵکی بڵێن ئەها ئەو حکوومەتی کە ناتوانی موچەتان بۆ دابین کە ئەو حکوومەتی کە ناتوانی ئەمن و ئاسایشتان بۆ دابکە کوردستانی کە هەردەم بە تایبەتی هەولێر یان هەر شارێشتر کە هەردەم شانازیان بە ئەمن و ئاسایش و سەقامگیری بۆ ئەو فەرم و ئەوەشتان بۆ ناتوانێت بکە. پێم وایە کە لێدانی ئەو پەیوەندی و لێدانی ئەو ئامانجە گەورانی کە لە نێوان خەڵک و حکوومەت هەبوو ئەو جارە ئامانجی دژمنەکانی کورد و بەداخەوە. بەڵام ئێستا ینی کە بابەتەکە ڕوون بۆتەوە بە وڵاتیانی هەرێمی کوردستان بۆ نمونە دەزانن کە ئەوانەی هۆکاری داخستنی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانین بەڕووی ژمارێکی زۆر لە گەشتەکاندا و ئەوەی کە لە شار باژێر بردومانکردن ئەوەی لە پێنجوێن ئەوەی لە تەواوی ناوچەکان ڕوادات بەهۆی کێوەیە
ئەمە تا چەند متمانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە حکوومەتی هەرێمی کوردستان زیاد دەکات. ئێستا خۆی پێم وایە کە حکوومەتی هەرێم لە مێژە ئەو بابەتانە دەزانی و لە مێژە با بڵێن برینەکانی یان ئەو وەزعی دەستنیشان کردووە. ئەوەی کە باسم کرد دەگەڕێ مۆستەری هاتنیان ئەو پەیوەندیە باشانەی ئێستای نێوان هەولێر و بەغدا هەست پێ دەکەین چ لە لایانی سیاسی چ لایانی ئیداری خصوص لایانی ئەمنی ئەوڕۆ کە باسمان کرد و هەواڵگری. پێم وایە کە دیسان حکوومەتی عێراقی لە بەرامبەر شتێکە یان مەسئولیەتێکی گەورەترە ئەوەیە کە هاوکاری هەرێمی کوردستان بی. دیارە هەرێمی کوردستان بە تەنیا ناستە شەڕی بە تایبەتی بەداخەوە ئەو لایەنەیە کە ئێمە باسی دەکەین کە ئاژاوی دەجێڕی لایەنێکی کوردیە ڕاستە لە هەرێمی کوردستانی عێراق نیە لە هەر شوێنێکەبی ئەو شتە بۆ کورد زۆر ناخۆشەکە شەڕی کورد بکە. بەڵام ئێمە کە لە بەشێکین لە قوارەی وڵاتی عێراق ئێستا پێم وایە حکوومەتی عێراقی زیاتر بەجددیتر کە بێتە پێشەوە بتوانی شەڕانجێژی یان ئەو ئاژاویان ئەو پیلانەی کە ئەو لایەنە دروست دەکات لە ناو هەرێمی کوردستان کە بە دواییش حکوومەتی عێراقش ئیحراز دەکە بەرامبەر تورکیا بەرامبەر هەر وڵاتێشکە پێم وایە کە حکوومەتی عێراقی زیاتر بێتە پێش و بکات ببتە هۆکارێک بۆی کە زیاتر و زووتر با بڵێن عیلازشی ئەو وەزعەیە کە لە هەرێمی کوردستان دروست بکە. دیارە هەممان باش دەزانین کە حکوومەتی هەرێم یان سەرکردایەتی سیاسی کورد بە تەنیا ناچێتە ناو ئەو کێشەیە و ئەو سراعی کە دروست دەبێت لەگەڵ لایەنشتی کورد. باشە وەکو شۆڤەکارێکی سیاسی دەمێ ئەوەت لێ بپرسم کە یەکێک لەوانەی دەستگیر کراوە کارمەندی دژە تیرۆرە لە سلێمانی. ینی کە گوێمان لەم ناوە دەبێت هەست بە ئەمان و ئارامی دەکەین کە پێمان وایە ئەوانە دژی تیرۆر دەجەنگن بۆمان بەڵام خۆ ئەمە هەر تیرۆرە. ئەمەی کە لە کوردستان ئەنجامیان داوە جۆرێکە لە تیرۆر. چی وا دەکات کە لایەنێک یاخود کەسێک کە لە شوێنێکی هەندا هەستیار کار بک بگەنەوەی کە بەم شێوەیە زیان بە خاکی خۆیان بگەێنن؟ یعنی خۆم وەکو کە گوێم لێ بوو کە ئەندامێک لە یان ئەندامێک لە یەکی لایەکانی پێشمەرگەی کوردستان باسی برادەرەکەیت کە دەکەین یعنی زۆرم پێ ناخۆست هیوادارم کە ئەو لایەنە سیاسیەی کە خاوەنی ئەو کەسانەیە لەو دەستگا حساسانەی ئەمنیەت سەربازیە کە بێنە مەسەلە دەنگ و باسکەن و هیوادارم کە ئەوەی کە کراوە و فعلا ئینشاءالله هەوردا یعنی کە ئەوە تەسەڕوفێکی کەسیە یعنی لایەنێکی سیاسی لە دنیا چوو ئەگە لایەنێکی سیاسی لە دووبی ئەوە دیارە ئەمە دەکەینە قۆناغێکی زۆر ترسناک لە ناو هەرێمی کوردستان ئەو کێشە و ئەو گرفتە ناخۆیانێک کە ئەمەی کورد زۆر پێدا ناڵێن خۆڵتر دەبتەوە. هیوادارم ئێستاش دەڵێم و پێشم وایە کە ئەو تەسەڕوفێکی کراوی و هیوادارم کە تەسەڕوفێکی کەسیبی ئەو لایەنە ئەو دەستگا هەستیارانەی هەرێمی کوردستان لی بەرپرس نەبن کە دیارە لە ژێر کۆنتترۆلی لایەنێکی سیاسی دیار و گەورەی کوردستانە. باشە ینی هەرێمی کوردستان ڕوبەڕووی زیانێکی زۆر بۆتەوە لە ناوچە سنووریەکان بە تایبەت بەهۆی بوونی چەکدارانی پەکەکە لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان و تەنانەت لە شنگال کە تا ئێستا ئاوارەکان ناتوانن بگەڕێنەوە بۆ سەر خاکی خۆیان. پەکەکە چی دەوێت لە هەرێمی کوردستان؟ خۆی گرفتی سنوورخەر پەکەکەی ئەوەیە کە لە ناوچەیەکی هەرێمی پاڵبژ دەکرێت و بەداخەوە لە هەندێک لایانی سیاسی عێراقی کە چەکداریان هەیە کە لایانی ڕسمین و لایانی فەرمین لە ناو حکوومەتی عێراقی و لە ناو هێزە چەکدارەکانی عێراق بەداخەوە پاڵپشتی ئەو لایەنە و ئەو هێزە دەکەن کارۆک ئەوی لە شنگال دەیانبین. ئێمە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرال زیاتر لە 3 ساڵ و نیوە ڕێکەوتنێک هەیە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی شنگال کە بەداخەوە ئەو لایەن و ئەو گروپە چەکدارانە عێراقین بەناو ناهێڵن ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێ و بەشێکی ئازیزی کوردستانمەکە ناوچەی شنگاڵە ئاسایی بێتەوە خەڵک بگەڕێتەوە ئاوارەیی و ناخۆشی ویست کە بەردەوام نەبی. وەیان پێم وایە دەکرێت لەو بارودۆخە ئەرێنیە کە ئێستا لە نێوان هەولێر و بەغدا هەیە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرالی هەیە کە ئەو کێشانە چارەسەر بکرێ و بتوانرێ ترسناچی ئەو هێزە و لایەنانێک کە دۆخی هەرێمی کوردستان و عێراق دەخەنە مەترسیەوە بنبڕ بکرێ و لەناو بردرێ. سپاسی ئەمە دەبووین چاوەکەم بەڕێز سیاسی نازیز شرۆڤەکاری سیاسی زۆر بەخێر بێت.